خێرامای کاناڵە پەیامی کەرمی ئینشەڵڵا خێر بێدە سەر و چەمە من فەیسەڵەنە کەبابی تەتەی کەبابی فەیسەڵی بە ماوە 16 ساڵین ئینانە کەل و تەتێنە خەریک و کەباب و گۆشت و جگەر و پەراسو چی کەل و تەتێنە خزمەت کەرمی جەبارە و کەباب و تەتەیەوە ئەگەر سوعادە فەرماودەی کەباب و تەتەی ئەوەڵەن تەتەوێش جیاوازە ئەسڵەن کە گڵ بوارێرە جاسند لێ ڕۆژهەڵات و خۆراوە و لێ گرد و کوردەوارینە ئەسن جیاوازە دوانەی کەباب و تەتەیچ ئێمە مشم حیوانەکە کەشەکە و تەتەیەوە لەوە ڕیۆ لەوە ڕژە کەشا و تەتەی بۆ دماوانەی وێما قەسابیش کەرمێ وێما کەرمێش کەباب و یەگەج مەخسووسە مشم گۆشت و حیوانە وەڕێ بوو دماوانەی مەکیش کەرمێ و ئێتر پیازی چمە کەرمی سڵاو ناوم مەتینە لە شاری یەزدەوە هاتووم و هەڵبژاردننی من هەمیشە شاخ و چیا بووە ئێمە چونکە لە سەحرادا ژین و لە خوارەوەی بینین لەو بەرزایانەوە بۆمان سەرنج ڕاکێشە هەمیشە حەزم لە ناوچەی کوردستان و ناوچەی کوێستانی بووە چونکە هاوڕێیەکی ئەزیزی کوردم هەیە و بانگێشتی کردین کە بین و بچینە شوێنێک کە سروشتێکی جوان و دڵگیری هەیە من زۆر شارەزای ئەم ناوچەیە نەبووم بەڵام بڕوان بەو هەبوو بۆیە ئێرەم هەڵبژارد برێژناکەی ئەوەڵتە گایرەکەم شم گەشت بوو سەرحاڵ چۆن ئانێچەرە ئەتە مەحەلەی ئەسلیش گۆشتەکە برێژتەکەیش حەسێبە کە زوو ورژ وێڵنیە و باوەشێن بە نەرم کە نە پرۆزیایر نەکەرۆ بە نەر نەرمە بریژیۆ تا مەخسپۆکت بۆ تە زەریف بەربێ کە مشتریژان ڕازی بۆ نۆچێوەکە زەریف بوو شڕاکاریمە سابنە سعات هەشت و سابی شڕابەکاری بیمێتە تا بەوەختە وەختەن شلۆختەرا شەوێنە تا 11 شەوێ هەنمێ وەختەن مەسەڵەن تا دە ئەپاسەتر بخصوص پەنجشەمە و جمعەکەنە فرەتەر شلۆقا توور کێشە وەختەن تا ساعت 1 شەوێ هەنمێ چێگە 24 ساعتی هەنە نیاواچی ساعت کاریش مشەخەص بوو هەنمێ 24 ساعتە هەنمێ هەر ساعت بەتاوێرەکە کارمان شەوا تەتەیتە بخصوص پەنجشەمە جمعەکەش فرە شلۆقا خەڵک مێپی کەنار و جادێرە مەسەڵەن چاروچێ ورما نیژارە وەرپڕای و گۆرانی واتەی و ئێمەش سەرما شلۆقا مەجبورین مێ کارەکەی بە دروستی ئەنجامش دەمێ خەڵک فرەن پیشوازی کەراجە کارەکەی مشتری فرەتەرە ئێتە تا 12 شەوێ هەرە خەریکی کارینی بەنێوی خوا من ناسر وەلیپور لە شارە جوانەکەی مەریوان و هاتوین بۆ سەردانی هەورامانات بە تایبەت تەتەی خۆشەویست تەتە شار کێوێکی زۆر جوانە کێوێکی تایبەت ئاو هەوایەکی تایبەتی هەیە ئالەم کاتە تقریبەن الان 2 مانگی بەهارمان ڕۆیشتووە 3-4 ڕۆژە تەتە جادەکەی باز بوو و کراوەتەوە
و دیمەنەکانی باشوور هەمووی لەگرەوە دیارە بە تایبەت پێنجوێن و خورماڵ و ئەو مەسیرانە هەمووی دیارە لەگرەوە و هەست بە جوانیەکی تایبەتەکەین لەگرەوە. ئێمە سێ چوار ڕۆژە کە هاتوین بۆ سەردانی هەورامان بە تایبەت لە هەورامانی تەختەوە ئێمە ڕۆیشتوین بەرەو هەجیج و لەوەی شۆ هاتینەسۆ نوتشە و لە نوشتەی شۆ هاتینەسۆ بۆ تەتە. بەفرێکی زۆر لەم کاتەی ساڵا کە ساڵ بەرەو کۆتاییە چێ بەهار بەفرێکی زۆری تیاماوەتەوە و ئاو هەوایەکی تایبەتی هەیە فێنک ئەسڵەن لەبەر ئەم هەتاوە ئیحساس گەرما ناکەی. ئەمە یەکێ لە دیمەنەکانی کولەن باشوور هەرێم لێوە دیارە زۆر تایبەتە و کێوەکان بەرزە ئەکەوێتە مابەینی پاوە و مەریوان ئەوەیش خۆی تایبەتمەندیەکی هەیە. جادەکانی زۆر پێچە زۆر تایبەتە ئەوەیشی ئێمە لەگەڵ ناڵەکانە بەڕاستی ئەم دوو سێ ڕۆژە لەزەتمان بردووە لەم شوێنە تایبەتە. وەڵی گرچیوینە خێرامای کەروژە کەناڵە و پەیامی پێکەل و تەتەی و کەبابی فەیسەڵی وەفرە دەستوەژبیە کەروجە خەبەرنگارەکە و کەناڵ و پەیامی وەفرە زانیارێنێ کە هەمچینیاگەی وەشان انتخاب کردێنە یوچە جیاوازیەکە وی ساڵی مانەنێ کە هزار ماشەڵێ فرە وەروەوارێنێ و ئەنە وەروەوارێنە کە ئێمە هەڵایەنێمێ برجوسێنە جاڵەکەمە ئەنە تەسکاکە لای تامێ ئێمە ڕەڵێ بیمی و بە احتمالی فرە حتا لەحزەوە کە چێگەمەنێنمێ وەروە بوو و احتمالی فرەج وەروە دووەم لو وەروێرە هێساڵ. تەتە ئەسەن چون خەریکە ئاشناسیان بە گرد و دنیە بخصوص ئێران و عێراقە نەفرەتەر تەرەفدارش هەن تەتە ئانەنە ئێتە گرد کەسمێ پێ واقعانمێ کەباب واردۆ تەتەش گەرەکە یاگەی دیدەنیەش گەرەکەنە کەباب و تەتەی جیاوازە بەڕاستی پێیانەیە گەشتیاری فرێژگنە دماوانەیە ئێمە چێگەچ گرت شێوامشم تازە و جیاواز بوو. گۆشتی تازە بوو لەوە ڕووی منتەقەیە بوو جە لەوە ڕووی منتەقەیە ئیسفادەشا کردە بوو ئەو وەختە گەشتیاری فرێ ماگنایە ئێمە گرت کەسیش رازین واقعان گرت کەزمەیە مەسەڵەن بخصوص پەنجشەمە جمعانە پەنجشەمە جمعانە ئێمە گەشتیاری فرێ ماگنا کە فرەتەریشە چۆ دیمەوتەشی مارە. هەر کەمێک پێش ئێستا بە هاوڕێیەکی کورد کە بۆ یەکەم جار بوو ئەمبینی ئەموت زیاتر لەوەی سروشتی کوردستان جوان بێت خەڵکەکەی جوانە و بەڕاستی ئەمەش خاڵی جیاکەرەوەی کوردستانە پڕە لە چیا و سەختی و وەک بڵێ پڕە لە ڕق و تووڕەیی بەڵام دڵی خەڵکەکەی ئەوەندە میهرەبان و جوانە کە بووە بە خاڵی جیاکەرەوەی کوردستان لەگەڵ هەر ناوچەیەکی ئێران و ئەمەش دیارترین خاڵی ئەم ناوچەیەیە جیا لەوەی کە سروشتەکەشی بێهاوتایە. وەختە مشتریەکە شلۆقاچێگە ئێمە مانیاکەیمە بەرتەرەف بوو مەسەڵەن خەڵکەکە ڕازی بۆ چەنەما بووی ماوەمانیا ماسەیەوە ئێسراحەتێ کامل کەرمی مەسەڵەن چا لەحزەنێ کە مشتری ڕازیە دەستوەش بێ کە ڕۆژە کارەکەی مانیایمە بەرمشۆ دەیتە سەختیەکەش مشتری مەیە مەسەڵەن شلۆکە وەخت و نانواردە کەمتەرە عساب بوو مەسەڵەن کوشەیە بوو مانیایش فرەتەرە شۆنانێرێتم شو مشتری ڕازی کارێک کەرمی مشتری ڕازی بوو وێ مامایە من ئێمێ پێ کارەکەی کە کەس ناڕازی نەبوو سەختی وێ چ ژەن سەرڕا ژەن واران و چێوە ژەن گەرما ژەن ئەتر گرچێوە ژەن وەڵا
ئێمە جا برج و قاعدەتەن یەکیە وەڵێ ئێساڵ جە سێوە ئامێنمێ پێکەلوتەتەی و تا برج و هەشتی هەنمێ خزمەتانە چی کەشە تەتە ڕاوە سەرەکیە بین و مەریوانی و شار و مەریوانی و شار و پاوێنێ و ئینا بین و دوێ پارێزگایە و کورسانی و کرماشانینە و هەر پاسە ئینا بین و دوێ وڵاتە و ئێرانی و عێراقینە. جا ئی حیوانە کە ئێمە مارمێش جە گۆشتەکەش هەم کەباب هەم گۆشتمان هەن هەم دڵوەڵک و گرچێ وسفاڵ کەرمێ هەم گۆشتمان هەن بەپێل کەبابمان هەن مەسەڵەنی کەلوتەتەیە بەڕاستی من وێشم زاڕۆڵە بیانە ئەگە ئاما بوو کەلوتەتەی کەبابێ وێچم واردە بوو هەر بە یادماندنی بیان پێم کە ئیسە وێم قسمەت پاسە بیانینانە خزمەت و ملەتینە چێگە ئێمە خەدەمات مڵێمێ بە مردمی عەزیزی ئیشاڵا کەی ڕازیە باوە لێ من پاسە کە ژنیانم گرد و قشرێەوە کە جە ئێرانن یا جە عێراقەنە تەشریف شاردە بوو بە عام گرد ڕازیە بێنێ و تاریف جە کەباب و تەتێکەرە. ئەم ناوچەیە تایبەتمەندی زۆر سەرنجڕاکێشی هەیە جیا لەو سروشت و شاخە سەختانە و ئەوەی کە لە ناوەڕاستی ڕێگا لە پڕ دەگەیتە شوێنێک کە هەردوولات پڕە لە بەفر ئەویش لە وەرزێکدا کە تقریبەن وەرزی گەرمایە و لە شاری خۆمان هەموو فێنکەرەوەیان هەڵکردووە بەڵام لێرە بەناو بەفردا تێپەڕەبیت دەی ئەمە زۆر سەرنجڕاکێشە جیا لەوەش خواردنەکانی و کەبابەکەی کە لە هەر لایەکەوە دەڕۆیت دووکەڵی کەباب بەرز بووەتەوە و گۆشتە بەتامەکەی ئەم ناوچەیەش زۆر جیاوازە. خاڵێکی تر کە بۆ خۆم سەرنجڕاکێشە ئەوەیە وەک بڵێ لەسەر سنوورێک ڕێیەکەیت کە چەند کیلۆمەترێک لەولاترەوە خەڵکانێکی تر هەن کە لەوانەیە سنووری جوگرافیایان جیاواز بێت بەڵام زۆر لە یەک ئەچن و خۆزگا ڕۆژێک ئەم سنوورانە لا دەبران و هەمومان دەبووینە یەک. ڕاستی تەتە شاخێەوە فرە بەرزە تاتە و گرد و کەشەکان و وەروەکێ چشکێ بازێ وەخت ساڵی پسە ئێساڵی کە ئێساڵ جیاواز بێ بەڕاستی جە ساڵەکایتەرێ وەروەش فرێ بێ و وەروە چش بازێ وەختە هەتا ئاخرمانگ و هامنی ئەمە هەر تامە جە وەروەکە ئێسفاڵە کەرمێ خۆڵکی فرەمێ جە گرد و ئێرانینە حتا جە وڵاتە ئوروپایەکانە جە ئاسیا وڵاتە ئاسیایەکانە تەشریف مارە ئەمەی نامێ خزمەتشانە کەلوتەتەی وەهارێ بەستەگیش پا ساڵی هەن کە وەروەش فرێ بۆ یاکەمە بوو ئێتر ئێمە ئێساڵ دوێ مانگەی کوچە دێرتەر کریامەوە بەڵام قاعدەتەن جە هەر ئەوەڵ و وەهاریۆ باز بۆ تەتە و حتا برج و هەشتی بازە وەختا تا برج و نویچ کە پاییز کەرۆ هەر بەردەوامێن ئێمە پێت لێ سەلاجەکامە پێت لێ ساردی پێت لێ چیر و گۆشتەکەما کرد لێ سەلاجەکانمە گرد وەروەش سفاڵە کەرمێ یعنی بەڕاستی کاربردی تەرین چێ و پێمە چێگەنە وەروەن ئەگە وەروە نەبوو ئێمە ئەسن قاوەخانەکێتە تێژ معنێوەشانیانێت. ڕیشە تەتەمەوە پێی فرەفرە قەدیمتری هینووی وڵاتیە کە ئێمە پەنەماواتەن تاتە و ئی کەشە بەمانە و ئانەیە بێن کە پەنەماواتەن تاتە و ئی کەشە و پیچی پەنەماواتەن کە تاتە و کەشە بە خاطرانە یێرێدانە جە گەورەترین چەمەعالەکە و ئی منتەقێشە چەنەنێ ئالتەرین گیواوێ دەرمانیەش چەنەنێ و جەک ئەو کەشەکە بەرزترە و تاوی بڵێمە سەر و گرد و وڵاتەکارە سەر و ئی کەشیەوە بە خاطر ئانەیە نامێت تاتەشانیا سەر کە بە ئیسە پەنەژ ماچمێت تەتە. بەڕاستی تەتە واقعان چوون جادەکەش
پڕپێچ و خەمە جاڵەکەی چ واقعان هینێژ نییەنێ مەحافزێک کەمێژ هەنێ بەڕاستی چاش شۆفیرا کە تەشی مارە گەشتیارێکە تەشی مارە واقعان جادەکەش سەختە ئێمە حەزکەرمێ هەر بە سرعەتێەوە فرە مطمئن تەشی بارە چون واقعان یاگەی ئانە نییەنەکە مەسەن خوا نەخاسە ئەگەر اتفاقێکن و یا خەتەرێ بۆ خەتەر و ئەوەڵ و ئاخری ئەتر هیچ مشکلینە نییەنە باشی ئیشەڵڵا ئەکسەر و مسافرەکە گەشتیارەکە کە تەشی مارە بە ڕانندگی ئەو مطمئن تەشی بارە کە هیچ گونە خەتەرەوە ئیشەڵڵا پێیاڵی شاج نەبوو کە ئێمەش خیاڵمان ڕەحەت بوو کەل و تەتەی زووە حتا زەمان و قەدیمیەوە بیان قاوەخانەش بێنێ گەجە سەبارەت و قاوەخانەکە و باسکەرمێ هەرجە زەمان و شایچۆ دەگا و کێمنەی چوون ئەکسەر و ئیکەش و کویە هین و کێمنەیە هەر خەڵک و کێمنەی ئامان جێگە قاوەخانە شانیان ماوانەی ئیسێ جێمە چواردانە قاوەخانێنمێ مامۆقادەن و منە فەیسەڵ حەمەنەجیب کوڕ لالوی ماوە کاکسێوانە برازا کاک عوسمانی چوار قاوەخانە هەنمێ بەردەوامێنمێ وە گردی جواقعان پاک و پوختێ و ڕێکوپێکێنێ حەزکەر و هەر گەشتیارێوەمێ سەردان کەرۆ بلەخەرە چی فەزەیە چی ئاو هەوایە سفاڵە کەرەوە سەردان و کەبابیەکەچ کەرەوە کە لەزەت بەرە واقعان ئاڤیۆکێ هەنش پێ دەشت و شارە زووری حەزکەرمێ سەردان کەراوە لەزەت بەرە داوا لەو گەشتیارە خۆشەویستانەیەکەم کە ڕووەکەنە ئەم ناوچە بە تایبەت ناوچەی تەتە ئەوەڵەن لە نەزەری زبڵ و خاشاک و ئەو شتانە نەڕێژن باژینگەکەمان خراپ نەخبێ و دوای ئەوەش جادەکانی ڕعایەتکەن شۆفیرە بەڕێزەکان بەهێمنی لە سەرخۆ بڕۆن جادەکان زۆر پێچپێچە ئەبێ ڕعایەتمان بێ چون خوای نەکەردە با تووشی کارەساتی خراپ نەبین و هیوادارم ئینشاڵڵا هەموو کەسێ بە سەلامەت بێت و ئەم گەشتەیش کات بۆ تەتە. ئەم هۆرامان و شامیانی هۆرامان و تەختی هۆرامان و لهۆنی واقعان مەیایی قاوەخانەکە و تەتە یاگەوەنە کە هی خۆڵکە یۆترینی گێرەوە مەیا چێگە مەسەن نیشارە سەردانی یۆترینی کەرا قۆمایەتی هەن بێنشانە و واقعان یاگی فەزێوە فرەوەشەنە کە خۆڵک مێ مەسەن چێگە نیشۆرە ئی منتێقەی چەند منتێقەی هەنێ جە هۆراماناتەنە یۆترینی ویناوە حتا جە هۆرامان و ئۆدیمی تەشیمارە جە منتێقە و مەریوانی جوانڕۆی ئیشارێ گرد و ئێرانی کردمە بەڵام ئی منتەقەوێچمە وەختێ مەسەن قەرار بۆ ڕۆژمعایەوە بۆ یا تەشیبارە ئیشەڵڵا چێگە یۆترینی ویناوە فرە فەزێەوە وەشە ژەنەوە من لەزەت شەنە بەرو بەڕاستی تایبەتمەندی تەتەی یۆژ ئانەنەکێ خەڵک تەشیب مارۆ هەمجە ئەودیم هەمجە کوردستان و ئێرانی هەمجە کوردستان و باشووری هەمجە کوردستان و عێراقی تەشیب مارە یۆجە تایبەتمەندیەکەش ئانەنەکێ ڤیۆژ هەن دیدش هەن پێی دەشت و شارە زووری شار و هەڵەبجەی پێ شارۆچین و سیروانی ڕۆخانۆ سیروانی سەد و دەربەنیخانی حتا دەشت و شارە زووری هەتا یا و سلێمانی کولەن ئێمە دیدما هەن و خەڵکی چون مێ تەماشەکەرۆ لەزەت بەرۆ ئێمەش لەزەت بەرمێجە هینەکواریشە کەل و تەتەی واقعان چون یاگەوە فرە بکرا من حەزکەر و هەر کەس جە هەر قۆمێەوە جە هەر وڵاتێنە تەشریف مارۆ پێی منتێقەیە جە لە حازە و ژینگەیە جە لە حازە و هەر مەسەن نەزافەتی و پارێزنۆش واقعان چێوەوە تایبەتمەندە حیفە ئێمە وێمان بەڕاستی هەر گونە مشکڵاتێ مەسەن هینە ئەژغاڵە چێوێچماوە بەرمێشەوە دوورجە ئی منتێقەیە پێینە ژینگەکە پارێزیۆ و من داواکارە نایشەڵا ڕعایەت کردیۆئی چێوە.
Thank you.